شێوەیەکی گشتی ناوچەکە لەناو بارودۆخێکی ناسەقامگیر و پڕ کێشمەکێش و ئاڵۆزیدایە. عێراقیش وەکو هەبوونی پێگەیەکی جوگرافی سیاسی گرنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەدەر نییە لەو ئاڵۆزیانەی کە بوونی هەیە، بە تایبەتی لە دوای 100 ساڵ لەسەر پەیماننامەی لۆزان و ئەو هەوڵدانانەی کە بۆ گۆڕانکاری لە ناوچەکەیە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چەقی کوردستان یان چواربەشی کوردستانیش کە بەڕێوە ئەچێ، بێگومان بۆ خۆشتان نەزانن کە بە شێوەیەکی بەردەوام ئاڵۆزی لە عێراقدا بوونی هەیە. لە ماوەکانی ڕابردوو هەتا ئێستا لەوەی کە دەوڵەتی داگیرکەری تورکیا بردومانەکانی بە شێوەیەکی بەردەوام لەسەر خاکی عێراقەیە، لەسەر سووریا هەیە بۆ تێکدان و لە دەستدانی یان لە باربردننی ئەو دەستکەوتانەی کە لە ڕۆژاوای کوردستانیان باکوور ڕۆژهڵاتی سووریا وەزائیدەن باشووری کوردستان بەدەست هاتووە. هەمومان ئەجێندای دەوڵەتی داگیرکەری تورکیا زانین لە ڕۆژی دامەزراندنیەوە هەتاوەکو ئێستا کە ساڵی ڕابردوو 100 ساڵ بەسەر تێپەڕبوونی ئەو کۆمارەدا تێپەڕی. ئەزانین لە ماوەی ئەو 100 ساڵەدا بە شێوەیەکی بەردەوام سیاسەتەکانی لەسەر بنەمای قڕکردن و لە ناوبردن و کۆتایی هاتن بە هەبوونی گەلی کووردا سیاسەتی 100 ساڵی خۆی بەڕێوە بردووە. لە ئێستادا لە ئەنجامی 100 ساڵ لە کۆمەڵکوژی، لە قڕکردن، لە نکۆڵیکردن، لە ناسنامە، لە گرتن لە هەموو جۆرەکانی فشار و بربەست لە بەردەم هەبوونی گەلێکی دەیان ملیۆنیدا، بەڵام بینی لەو چەند ساڵانی ڕابردوودا بە تایبەتی لە 25 ساڵی ڕابردوو ئەتوانین بڵێن ئیدی گەلی کورد وردە وردە هەنگاوی بەرە و خۆ بە سیستەمکردنە، هەنگاوی بەرە و ئاواکردنی مۆدلێکی نوێی کوردبووندا، کوردێکی بە ئیرادە دروست بوو، کوردێکی بەهێز دروست بوو کە ئەمە بۆ دەوڵەتی تورکیا جێگەی قبوڵ نییە و بۆ دەوڵەتی تورکیا بە مەترسییان بە مەرگی خۆی لە چوارچێوەی کوردێکی ئازاد و یان ستاتوێکی کوردیا ئەبینێتەوە. بۆیە لە ڕاستیدا بە شێوەیەکی بەردەوام لەو ساڵانی دواییدا هێرشەکانی خۆی چڕ کردوێتەوە لەسەر عێراقیش بە هەمان شێوە، ینی ئاڵۆزیەکی لە ناوچەکەدا دروست کردووە لە عێراقدا کە بەڕاستی ئەتوانین بڵین ئەوەی کە بەڕاستی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چارەنووسی دیار نییە یان دیار نییە بەرەو کێڕوا، ئەکێکیش لەو شوێنانە بەڕاستی عێراقا لەناو ئاڵۆزیەکی بەو شێوایە کە ئەو سەری دیار نییە، ینی دۆخێکی لێڵدا لە ئێستا ژیانەکە دەوڵەتی عێراق بەتەمان بە هەرێمی کوردستانیشەوە. دۆخی هەرێمی کوردستان نەزانین لە چ دۆخێکدایە، بەڵام وەکوتم دۆخی عێراق لەمە باشتر نییە. لە ئێستا لەناو سونەکانە پارچەبوون هەیە، لەناو شیعەکانە پارچەبوون هەیە، لەناو کووردا پارچەبوون هەیە کە سێ ڕەوتیان سێ تەوەری گرنگی پێکێنانی حکوومەت و دەسەڵاتی عێراقن لە هەر سێ لایەکەوە پارچەبوون و ناکۆکی و ئاڵۆزی و بێپڕۆژەیی و بێچارەیی بوونی هەیە. ئەمە وای کردووە کە عێراق بە دۆخێکی پێشێلکاری زیاتری سەروەریدا بڕوا کە بە تایبەتی لەلایەن دەوڵەتی تورکیاوە ڕوبەڕوویە بێتەوە. لەگەڵ هەموو ئەو کەم و کورتی و لێکتێنەگەیشتانەی کە لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندیدا هەیەی، بەڵام بمانەوێ نەمانەوێ گەلی کورد لە باشووری کوردستان تا ئێستا خاوەنی ستاتۆیەک و دەستکەوت و پێگەیەکی خۆی بووە کە بەدەستی هێناوە لە چوارچێوەی دەستوری عێراقیدا، کۆمەڵێک مافی دەستوری بەدەستهێناوە کە تورکیا ئەمەی پێ هەزم ناکرێت لە ڕاستیدا کە لە عێراقدا بوونی هەیە. ئەگەر ئەو مافانەی گەلی کورد کە لێرە بوونیان هەیە، دەوڵەتی تورکیا پێی هەرس ناکرێت لە ڕاستیدا، بۆیە بە هەموو شێوەیەک ڕوبەڕووی ئەمە ئەبێتەوە، هەرچەندە بیانوەکە ڕەنگە پارتی کرێکارانی کوردستان بێ بۆ لێدان لە ئەم ناوچەیە و بۆ فشار خستنە سەر عێراق و تەنانەت یەکێتی نیشتیمانی کوردستانیش، بەڵام لە ڕاستیدا لێدانە لە قەوارەی باشووری کوردستان، لێدانە لە ستاتۆی باشووری کوردستان و لە ماوەکانی ڕابردوودا بە پیلانی ڕفراندۆم ئەتوانین بڵێن لە 150 خاکی باشووری کوردستانمان لەدەستدا کە پیلانەکە بە پلەی یەکەم پیلانی دەوڵەتی تورکیا و شخصی ئەردۆغان بوو. بەڕاستی لە ئێستاشدا پیلانی دیکەی هەیە بۆ لە ناوبردننی ئەو بەشەی دیکەی دەستکەوتەکان کە لە هەرێمی کوردستان ماون بە شێوەیەکی بەردەوام لە ماوەی 100 ساڵی ڕابردووەکو وتم دەوڵەتی تورکیا کاری لەسەر کۆتاییهێنان بە دۆزی گەلی کورد کرد، بەڵام لەگەڵ دامەزرانی پارتی کرێکارانی کوردستاندا ئیدی هێرش و فشارەکانی زۆر زیاتر کرد و بە مەترسی لەسەر خۆی ئەبینێ کوردێکی ئازاد لە هەر کوێیەکی دنیا وەکو خۆیڵێ چادرێکی هەبێ ئەو بە مەترسی لەسەر هەبوونی دەوڵەتەکەی ئەیبینێ. بۆیە لە ماوەکانی ڕابردوودا زۆرترین جار هەوڵی داوە لە ڕێگەی داردەستەکانیەوە، لە ڕێگەی بە شێوەیەکی وەکالەت شەڕەکەی لە عێراقدا بەڕێوە ببات، لە ڕێگەی بەشێک لە سونەکانی عێراقەوە، لە ڕێگەی تورکمانەکانی عێراقەوە، لە ڕێگەی پارتی دیموکراتی کوردستانەوە، بەڵام بینیمان لە ماوەکانی ڕابردوودا هەموو هەوڵەکانی شکستی هێنا، چ لە ڕووی ئابووریەوە،
چ لە ڕووی سیاسی و دیبلۆماسیەوە چ لە ڕووی بەکارهێنانی ئەم کارتانەی کە باسم کرد کە دوایین هەوڵیشی هەڵبژاردنەکە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووک و ئەو ناوچانە بوو و چ لە ئەو هەوڵانەی کە لەگەڵ مەسەرن ئۆکرانیا و ئەمریکا بۆ فڕۆکە و لەگەڵ ئۆکرانیا لە مەسلەی دانەوێڵە و هەتا دوایی لە هەموو پرسەکانە تورکیا شکستی هێنا بۆیە لە ئێستایا چاوپێکەوتنەکانی لەگەڵ عێراقدا بۆچی جیاوازە ئەوەیە کە ئیدی هیوای بە کارتەکانی نەماوە بەڕاستی کە کاری بۆ بکەن کارتەکانی سووتان هەموو کارتەکانی سووتان ئەو هەوڵی داست بەشێک لە سونەکانی عێراقەوە بکە بەڵام بینیمان سونەکان پارچە بوون هەوڵیدا تورکمانەکان ئەم شەڕە بە وەکالەتی بۆ بکەن بەڵام بینیمان تورکمانەکان بوون بە خاوەنی دوو کورسی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکدا کە ناتوانن ئەم شەڕە بۆ ئەردۆغان و طموحی دەوڵەتەکەی ئاکەپە مەهاپە بکەن و لە هەمان کاتا هەوڵیدا پارتی دیموکراتی کوردستان داردەستێکی باش بێ بۆی بەڵام بینیمان پارتی دیموکراتی کوردستانیش بۆ خۆی لەناو قەیران و گێژاوێکدا ژیانەکە کە ئێستا بارودۆخی خۆی خۆشتر نییە لەوەی کە ئەردۆغانی تێدایە لە ڕاستیدا بۆیە ئێستا ڕاستەوخۆ هاتوۆتە ناو گفتوگۆکانەوە تورکیا ئێستا ڕاستەوخۆ لەگەڵ ڕایەدارانی عێراقدا پەیوەندیەکە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندیەکە بۆ ئامادەکاریان بۆ بەشداری پێکردنی ئەو ئۆپەراسیۆنانەی کە ئامانجێتی لە مانگی چوارە دەستی پێ بکەیان لە نیساندا دەستی پێ بکە هەڵبەتە ئەزانین کە ینی عێراقیش ئەو ڕاستیە دەزانێت کە هەوڵەکانی تورکیایان ئامانجەکانی تورکیا تێکدانی سەقامگیری عێراق و ئەو ساتوێی باشووری کوردستانیشە و عێراقیش دەزانێت بە هیچ جۆرێک ئەم شەڕە لە بەرژەوەندی دەوڵەتی عێراق و پێکاتە و گەلانی عێراقدانە بۆیە عێراقیش هەوڵەدا خۆی بپارێزێ لەمە هەتا ئێستا ئەوەی کە ئێمە چاودێری دەکەین دەوڵەتی عێراق بڕیاری نەداوە کە ڕاستەخۆ بەشداری ئەم شەڕە ببێ و لە هەمان کادا هەوڵدانی هەیە بۆ یەکەتی نیشتیمانی کوردستانیش بخاتە ناو ئەم شەڕەوە بۆچی چکە دەوڵەتی تورکیا دەزانێت بە هەموو پشتیوانیەکانی ناتۆ بە پاڵپشتی یان بە چاوداخستنی زلهێزەکان لە بەرامبەر ئۆپەراسیۆنەکانیدا بە پاڵپشتی بنەماڵی بەرزانی نەیتوانی سەرکەوتوو بێ لە ئۆپەراسیۆنەکانی ڕابردوویدا ئەوە چەندین ساڵەوە بە تایبەتی لە 2 ساڵی ڕابردوودا چەندین ئۆپەراسیۆنی جیاجیا بە ناوی چنگی پڵنگ و بە ناوی قوفڵ و بە ناوی کلیل و بە ناوی جۆرەها ناوی جیاوازەوە ئۆپەراسیۆنی کرد بۆ لە ناوبردنی گەلی کورد بەڵام نەیتوانی سەرکەوتوو بێ بۆیە ئێستا ئێوێ ئەو شەڕە بە تەنها نەکایان پارتی دیموکراتی کوردستان ئەو شەڕە بە تەنها نەکا و تورکیا و پارتیش ئەزانن لەو شەڕەدا سەرکەوتوو نابن بۆیە ئەیانەوێ شەریک بۆ خۆیان دروستکە لە ناوچەکەدا ئەوەی باوەڕی ئێمە ئەوەی کە تا ئێستا بە شێوەیەکی عەقلانیانە بڕیاری داوە چ یەکێتی نیشتیمانی کوردستان چه حکوومەتی عێراق ئەوەیە کە بەشداری شەڕێکی بەم شێوەیە نەبن چونکە بەدڵنیایەوە لە بەرژەوەندی گەلانی عێراق و ناوچەکەدا نییە نەبوونی هەڵوێستێکی ڕادیکاڵانە لەلایەنی دەوڵەتی عێراقەوە بەرامبەر بە تورکیا ئەگەڕێتەوە بۆ یەک ئەو کارتانەی کە تورکیا بەرامبەر بە عێراق بەکاری ئەهێنێ طبعاً بەرژەوەندی هاوبەش لە نێوان عێراق و تورکیاشدا بوونی هەیە بە تایبەتی کارتی مەسەلەی ئاو وزە بەکارهێنان لەگەڵ عێراقدا وای کردووە کە عێراق نەتوانێت بە شێوەیەکی ڕادیکاڵانە بەرامبەر بە پێشێلکاریانەی سەروەری وڵاتەکەی خاوەن هەڵوێز بێ بەڵام چاوداخستنیان بێدەنگبوونی جۆرێک لە هەڵکردنی گڵۆپی سەوز بە دڵنیایەوە جۆرێک لە هەڵکردنی گڵۆپی سەوزە لەوەی کە بێدەنگی بەرامبەر بە پێشێلکاریەکان بەڵام بیرمان نەچێ ئەمە شتێکی نوێ نییە بۆی گەلی ئێمە ڕاستیە بزانێم ئۆپەراسیۆنانە نوێنین و لە هیچ ئۆپەراسیۆنێکشتا ئێمە هەڵوەستێکی ڕادیکاڵانەی دەوڵەتی عێراقمان نەبینیوە نەک ئەوەی بڵێن ئەگەر بەڕاستە خۆ بەشداری نەکاتیدی هەڵوێستێکی جیاوازی دەبێت نەخێر لە ماوەکانی ڕابردووشدا بەدەیان نەک ئۆپەراسیۆن چەکی کیمیایی لەم خاکەدا بەکارهات کە ئەمە زیانی بۆ ژینگە و بۆ کەش و هەوا و بۆ کشت و کاڵ و بۆ هەموو دیوێکی ئەم خاکە و ئەم نیشتیمانە و تەنانەت هاوڵاتیەکانی هەیە حکوومەتی عێراقمان نەبینی هەڵوێستێکی ڕادیکاڵانەی هەبێ لەسەر ئاستی کەسایەتی لەسەر ئاستی بەرپرسیارانی سیاسی و ڕایەدارانی حکوومەت وەکو تا ڕادەیەک جاروبار هەڵوێستە بۆ بەڵام هەڵوێستێکی ڕادیکاڵانە بەدڵنیایەوە نەبینراوە و ئەمە وەکووتم بەرژەوەندی هاوبەش وا دەکات کە عێراق تا ڕادەیەک چاوداخا لە بەرامبەر ئۆپەراسیۆنەکانی دەوڵەتی تورکیادا بزوتنەوەی ئازادی گەلی کورد مۆدێلێکی جیاواز لە سیاست لە بەڕێوەبردن لە خوێندنەوە و هەڵسەنگاندن بۆ مێژوو بۆ ڕابردووی ئەم گەلە بۆ بزوتنەوە جیاوازەکانی تێکۆشانەکات ئەمە وای کردووە کە ئیرادەیەکی بەهێزی نیشان داوەکە ئەم دەوڵەتانە بە هەموو شێوازەکانی ئاگر و ئاسن ڕۆبەڕووی ببنەوە بەڵام بێدەنگ نەبێەوە تەسلیم نەبێ ئەو فشارانەی لەسەر گەلی کورد و بزوتنەوەی ئازادی گەلی کورد هەبوو بە هەموو جۆرێک ینی خواستیان هیوای ئەم داگیرکاران و هاوکار و دۆستەکانیان هەبوو لەوەی کە ئیدی هەڵبەتە هەر لە دوای
پیلانگەڕینە و دەوڵەتی لەسەر ڕێبەر ئاپۆوە هەتا ئەمڕۆ هیوا و ئەواتیانە کە ئیدی ئەم بزوتنەوەی کۆتایی پێبێ و پێشنگایەتی شۆڕشی ئازادی نەمێنێەوە گەلی کورد کب بکرێەوە بێدەنگ بکرێ بەڵام بە دڵنیایەوە بزوتنەوەی ئازادی گەلی کورد نیشانیدا لە مێژووی هەموو بزوتنەوە جیاوازەکان سوودی وەرگرتووە لە چیدا لەوەی کە پشتی خۆی بە داگیرکاران نەبەستێ بە هیچ دەوڵەتێک بە هیچ هێزێکیش نەبەستێ تەنها پشت بە ئیرادەی گەلەکەی پشت بە گەلەکەی پشت بە خۆی ببەستێ و کاتێک کە ئیرادە هەبوو پشتت بەگەل بەست بە دڵنیایەوە هیچ شتێک ئاستەم نییە گەیشتنی دەستی گەریلا بە چەکی دژەفرۆکە لە ڕاستیدا ئەوەندەی تر وەکۆڵێ هێز و وزە و جۆش و خرۆشی بەخشی بەگەلەکەمان و بە دۆستەکانمان و ئەوەندەی تر دەوڵەتی داگیرکەری تورکیای تۆقاندووە کە هانا بۆ هەموو پەیوەندیەک ببە لە کۆتایی هێنان بەم بزوتنەوەی و بەم تێکۆشانە بەڵام بە دڵنیایەوە ئەو ئیرادەیە ئەمڕۆ توانیوەتی دەستی بگا بە و چەکە بە دڵنیایەوە لە سبەینێدا دەستی بە زۆر تەکنیکی پێشکەوتوتریش دەگات چکە ئەم شۆڕشە شۆڕشێکی زانستی کۆمەڵایەتی سیاسی و سەربازیە ئێمە بە قۆناغێکی ئەتوانم بڵێن فیناڵدا تێ ئەپەڕین بە قۆناغێکی کە ئەوەی کە هەیە ئێستا دەرئەنجامە دەرئەنجامەکەش هەمیشە لە دەرئەنجامدا ینی دوو بارودۆخ هەیە مەترسی هەیە هاوکات دەرفەت هەیە ئێمە ئێستا لە نێوان قۆناغی دەرفەت و مەترسیداین لە ڕاستیدا گەلی ئێمە لە چوار بەشی کوردستان لایەنە سیاسەکان لە چوار بەشی کوردستان و بە تایبەتی ئەگەر باسی باشووری کوردستان بکەین ئێمە لە قۆناغێکداین یان ئەوەی هەیە کە ئەوەی کە هەیە بە شێوەیەکی گشتی لە دەستی دەین یان ئەتوانین ئەو دەرفەتە بەکاربێنین ئەوەشی کە ئامانجمانە بە دەستی بێنینەوە لە ڕاستیدا ئێمە ساڵانێکی زۆرە لە ڕاستیە هەر خودی خۆم ڕەنگە بۆ ڕاگەیانەکان سەدان جارەتوانم بڵێم ئەم پەیامەمانداوە بەلایەنە سیاسەکان بەڵام بەداخەوە لەبەر بەهێزی ئەجندای داگیرکاران لەبەر لاوازی ئینتیمای نەتەوەی و نیشتیمانی لەبەر بەڕێوەبردننی شەڕی تایبەت لە دەڤەرەکەماندا زۆر گوێی لێ نەگیراوە یان بەگرنگ نەبینراوە بەڵام ئێستا من بانگەوازیەکەم لەوەی کاڵم کۆتا هەلەکان کۆتا دەرفەتەکان لە بەردەستی ئێمەدایە بانگەوازی ئێمە ئەوەیە کە هەموو هێزەکان خۆیان بخەنە لاپەڕە پرشنگدارەکانی مێژووەوە ئێمە لە بەردەم لە دەستدانی ئەو قەوارەیین کە هەمانە ئێمە لە بەردەم لە دەستدانی ئەو دەستکەوتانین کە بەرهەمی خوێنی هەزاران شەهیدە لە بەرامبەریشدا لە بەردەم بەدەستهێنانی وەکوتم ئامانجەکانمانداین ئەگەر یەکگرتوو بین ئەگەر خاوەنداری لە گەلەکەمان بکەین ئەگەر یەک هەڵوێستانە دژ بە داگیرکار بین بە دڵنیایەوە داهاتووی ئێمە وە سەرکەوتن زۆر نزیکە بەڵام ئەگەر بە پێچەوانەوە هەر یەکەمان ببین بەدادەستی دەوڵەتێک و داگیرکارێک لە قۆناغی داهاتوودا ئەوەشی کە هەمانە لە دەستمانە چێ بە باوەڕی ئێمە هێزەکانی کە وابەستن بە داگیرکاران زۆر بە تەنهان ئەو هێزانەی کە لە بەری گەل و نیشتیمانن ڕۆژ بە ڕۆژ بەهێزترە بن ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەچنە ناو دڵی میلەتەوە ڕۆژ بە ڕۆژ پاڵپشتی گەلەکان زیاتر بەدەستەهێنن ئێمە ئومێدەوارین لەوەی کە هێزە ئازادی خوازەکانی هێزەکانی کە ئازادینەتەوە و نیشتیمان پاڵپشتی گەلیان بۆ گرنگە ئەو هێزانە لە زۆربووندا بن و بێنە لای یەکتر بە تەنهایی و بە پارچە پارچەی ڕەنگە نەتوانین ڕوبەڕووی ئەو قۆناغە سەختە ببینەوە بەڵام بە دڵنیاییەوە ئەمڕۆ ڕۆژی ئەو هێزانەیە کە لە بەرەی گەل و نیشتیمانان ڕۆژی تاریکبوونی خۆری ئەوانەشە کە لە بەرەی داگیرکاران و دژمناندان